خۆتان دەزانن ئێمە بەرەو بانگەشەی هەڵبژاردن کە دەستی پێ کردووە لە سەرجەم عێراقا ئێمەش وەکو لیستی هاوپەیمانی کوردستان لە پارێزگای دۆ کە دەستمان بە بانگەشە هەڵبژاردن کردیا ئەمڕۆژ لەگەڵ هەواڵانم لە مەڵبەندی چارەی ڕێخستنی دۆخ سەردانی بارگای کۆمیتەی ڕێخستنی سێمەیرمان کرد لەگەڵ ئەنجومەنی کۆمیتەکە و کادرانی کۆمیتەکە کۆبوونەوە بۆ نزیکەوە ئاگاداربوون لە ڕەوشی هەڵمەتی هەڵبژاردن لە سنووری قەزای سێمێڵە. خۆشبەختانە کادیران و دڵسۆزانی شتمانی کوردستان بەرنامەکی جوان و ڕێکوپێشاندانە دڵسۆزانە کار دەکەن بۆ سەرخستنی لیستی هاوپەیمانی کوردستان و کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم دەبەرە و ئومێدبەخشە دڵنیان کە لە دڵ و دەروون و دەموچاویان دیار بوو کە ئەنجامی باشیان دەبێت ئەم جارە. خۆتان دەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی و جەماوەرەکەشمە و جەماوەری بێلایانی تریش دەزان زەروریەتێکە و تایبەتی بۆ عێراقا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی گەورەی هەیە مێژوەکەی یەکێتی و عیلاقاتی یەکێتی و بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەیە پێویستی بە بەهێزبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە لە عێراق و پێویستی بەوە هەیە کە ئەم لیستی هاوپەیمانی کوردستان زۆرتری کاندیدەکانی بچی لە ئەوەی بتوانین لە پەرلەمانی عێراقا شەڕی ماپە دەستووریەکانی میلەتەکەمان بکەین و لە ڕابردوو چەند ساڵی کێشەی متەراکیم بینی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق چارەسەر نەکرا. خۆشبەختانە دواتر بە ئەنجامی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵ و کۆشیی یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمی حکوومەت لە هەرێمی کوردستان بە سەرۆکاتی کاقوبات کە دوای 20,000 سەردانکردن توانی ئەم کێشانە بەسەرەکانە بتوێنێتەوە و مانجی ڕابردووش نەتیجەی هەبوو موچە بێ لێبڕیندا بەش کرا بەشێکە لە ئینجازەکانی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان و کادیرەکانی یەکێتی و سەرۆکایەتی تیمی حکوومەتی هەرێمی کوردستان لایەن کاقوبات وایە بۆ پەرلەمانی عێراق پێویستە زۆرترین کاندیدەکانی یەکێتی و لیستی هاوپەیمانی کوردستان لێوێ بن.